لا تۆریەکەمی بەڕنامەی بانی باش کوردستاندا باز لە شەخانی دەکەین باز لە سوود و گرنگەکانی شەخانی دەکەین پێویستە چۆن ئەنجام بدرێت ئەوەی کە گرنگە ئاماژەی پێ بکەین گەربێت و ئەتاکێک سەرەتایی بێت چۆن دەست پێ دەکات پێداویستیەکان چین کەلوپەلەکان چین بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەت دەکەم کە دوو میوانم لە ستۆدیۆ ئامادە هەردووکیان شەخانی بەتوانە و لێ هاتوون ئەمڕۆ هەردووکیان لە ستۆدیۆ شێکی ڕاستەوخۆ زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە بۆ ئێوە دەگوازنەوە ئێش خاتوو بە هەر ساڵح کارگەچی لەگەڵ کاک محەممەد ڕەسوڵ بەخێر بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان خاتو بەهار ئەمێ باز لە شەخەوانی بۆ بکەیت لە هەمان کاتدا هەر کە باز لە وەرزشی شەخانی دەکرێت باز لە سوودەکانی دەکرێت باز لە گرنگەکەی دەکرێت ئەمێ باز لە سوودەکانی شەخوانی بۆ بکەیت لە هەمان کاتدا خۆش چەند ساڵە بوونە شەخەوانیەکەی پێشێکی بەیانیتان باش بەیانی ئێوە باش بەیانی مشاخەوانی بەیانی ئەو بینەرانە جوانانە باش کە ئێستا بینەرمانن بەڕاستی هەموو وەرزشێک سوود و تایبەتمەندی خۆی هەیە وەرزشی شاخەوانی وەرزشێکی هەتا بڵێ قورسە بەس پێشتر کە دەست پێەکەی ئەبێ بۆ نمونە یەکێکە تازە دەست پێەکە بێ لە پیادڕەویەوە دەست پێکە بێ لە گەشتی گوڵگەشتەوە دەست پێ بکە وردە وردە تا لیاقی خۆی دروزەکە حتمما وەرزشی شاخەوانیش وەرزشێکی زۆر خۆشە و تاموچێژێکی خۆی هەیە لەبەرەوەی تۆ تێکەڵ بە سروشتە بیت تێکەڵ بە و سروشتە جوانە و ئەو شاخە جوانە ئابیت هەنێ جار ئەچیتە شوێنێک لەوانێت تۆ تامەزرۆی شوێنێ بووبیت بە سیارە بینی بێتە ئەو شاخە بێ ئاخۆ چ سروشتێکی جوان بێ چۆنی بێ کە تۆ داخل بۆ سروشتا بی بە واقعەیە بینی نەک لە چاوی تەلەڤیزۆنەکانەوە چاوی کامێرەکانەوە تۆ سروشتە جوانەکە بینی ئەو شاخە ئەو ژینگە جوانە ئەوانە ئابینیت زۆر باشە کاک محەممەد ئەمێت ڕای تۆش وەرگرم سەبارەت و کە جەنابتان شاخەوانین ئەمە بزانم چەند ساڵە بوونە شاخەوانی ئەنجامێن لەو کاتی کە دەستە پێ کردو تاکو ئێستا ئەو فەرقە چی بوو بۆ من لە جەسەدی تۆیە لە دەرونی تۆیە ڕۆیات بتایبەت گەربێت و خۆت بەرکەوتت بە نزیک لە سروش بە هەوا هەبێت بێگومان لە شوێنە بەرزەکان و شاخەکاندا کەش و هەواکە پاکترە و پاکشترە دەستان خۆش و بەیانیتان باش سپاس بەنسبەت وەرزشی شاخەوانیەوە وەرزشەکە خۆی بە کورد تازەیە زۆر ئەوە کۆن نییە منیش مدەی تقریبان بەرەو 3 ساڵە چێ شاخەوانیەکەم هەموو هەینیەک دەرەچم یعنی بەبیرم نایەگەر هەینیەک مەگەر نەخۆشم دەرنەچم لەبەرەوەی من زۆر عاشقی بووم عاشقی سروشت خۆشیەکەی یعنی ئەوەیە سروشت یەکەم جار کە داخڵێ بیت یعنی ئەمە هەمومانە چین بۆ گەشتێکی ئاسان لە یەکەم جارە بەس دوایەوە دەستەکەین بە گەشتی سەخت و قورس ئالوودەیە بین زۆر خۆشە یعنی یەکەم جار مەسەرەن من کە دەستم پێکرد بە شتێکی احتیادی وەرم گردوایەوە هەستنەکە هەفتەی داهات و تربێتەوە بۆی بڕۆم هەفتە بە هەفتەوە وا خۆشەویست بوو یعنی نەمەتوانی وازی لێبێنم هێزی کێشکردنی سروش زۆر بەهێزە هەموو کەسێک پێویستە بچێتەوە سروشتەوانێ باشە کاک محەممەد واتە شاخەوانی هەفتانە ئێوە ئەنجامێدەن یاخۆت خۆی خودی وەرزشی شاخەوانی هەفتانەیە ئەزانی چۆنە بە پێی مەجالە چونکە ئێمە خۆمان هەمومان بەس هەینی مەجالمان هەیە بەڵێ لە هەینیە هەموو گروپەکان زۆربەی گروپەکان گەشتیانەیە بەڵام ئەگەر مەجاری تر دروست بێ هەفتەکەیکین بە دوو جار گەشتی تیاکەیت باشە خاتو بەهار ئەمێ بزانم ئەو شاخانەی ئێوە شاخەوانیتان بۆ کردووە کام شاخانن بۆ نەچەنێکی پێچێت لەو کاتی ئێوە دەستی پێکەن تا ئەگەنەوە شوێنی مەبەست ئێمە زۆربەی شاخەکانی سلێمانی و هەولێر و ئەمانەمان بڕێ بۆ نمونە سەفین ڕۆشتوین هەڵگوڕ ڕۆشتوین هەڵگورت بۆە شەومانەوەمان بکردە بەس ئەوەی ڕاستی بەڵێ مەسافەکەی زۆرە ڕۆشتنی زۆرە و هەم ئاستەنگی و قورسیەکی تایە و بارودۆخی ئاو هەواش لەوێ ئەگۆڕێ ئێمە کە ڕۆیشتین لە دوی شەو ڕۆیشتین بۆ هین گەڕینەوە مەسەلەن بۆ دەمەوبەری ئێوارە گەڕین لەبەرەوەی کە تاگەیتە ئەوێ لە سلێمانیەوە مەسافەی ڕێگاکەی هە بە سیارەش هیلاک دەکات تاگەیتەوێ ئێمە شەومانەوەمان تیا نەکرد بەس ئەوەی کە ئەڕوا مەسەن بۆ نمونە ئەچێتە هەڵگورت شەومانەوەی تیاکە بەس ئێمە ڕۆشتون و گەڕینەوە یەکێک لە گەشتەکانمان پیرەمەگرون ڕۆشتوین بە هاوین ڕۆشتون و لە زستانی شاکە گەشتی زستان سەختە بەڕاستی پێداویستی تایبەتمەندی خۆی ئەوێ کە تۆ ئەڕۆیتە ئەو شاخانە زۆربەی شاخەکانمان کردووە مەسەن بۆ نمونە شاخی ژیلوانە ئاسنگەرانە هەڵگورد هین ناوی چییە
پانتاوە بێ کۆدیانە ئەمانە هەمووی ڕۆشتوین یعنی ئێمە وا لە مانگیش حوتە ئەکەوێتە 2 ساڵی ڕێک ئێمە شاخەوانێکە شکر بۆ خوا زۆربەی شاخەکانمان بڕیوە هەنێ جار بڵێن پشووی تێەکەوێت لە پشوەکانیشە ئێمە وەکو کاک محەمەوتی ئالوودەی شاخەکانمووین لە پشۆکانی شاخۆمان پێ ناگیرێت لە ماڵەوە ئەڕۆین بۆ گەشتی شاخەوانی ئێمە جاری وایە لە سێشەمەوە هینە سعاد ئەژمێرین خێرا ببێ بەهێنی و گەشتەکەی تیا بکەین بەیانی ئەڕۆین ئەگە گەشتەکە زۆر سەخت بێ بەیانی زوو بووی دەرەچین سعات 5 دەرەچین دەموبەری ئێوارە جاری وایە شەویینەوە بۆ شێوەیە جاری باشە گەشتەکان شوێنەکە مەسافەی کورتە زوو ئەڕۆین و ئەگەڕێینەوە زۆر باشە خاتوبار وێ باز لەو پێداویستی و کەلوپەلانە بکەم کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە دانە بەدانە باسیین کامیان زەرورە بۆ شاخەوانی لە ئامان کاتدا لاوانەی ئەوانەی کە شاخەوانیان ئەنجام نەدابێ نەزان بۆم نەچیە بۆم نەکاک محەممەد ئەو کەس دەکەم ئەمە سەعاتە ئەوی لەو یاودانەوە یاخود چییە؟ سەعات نییە ئێمە کاچینە سەر شاخێک لۆگۆی لەسەر نییە ئەمانەوەی لۆگۆی بۆ دابین لۆگۆی عنی پێناسی ئەو شاخە ئێستا مەسەرەن شاخی گوێژی خۆمان کە لێمانۆ نزیکە لۆگویەکی لێ بەرزێکی تیادیاری کراوە بەرزی شاخەکە لە ڕووی ئاستی دەریاوە ئەو شاخانی کە لۆگویان لێنیە یان نەناسراون هێشتا ئێمە ئەم GPS-مان پێەیە بڵێن بەرزیەکەی دیارەکە لە ڕووی ئاستی دەریاوە باوەڕ پێکراوە GPS-ێکی باشاهی خۆمانە باوەڕ پێکراوە لەلایەن یەکێتی شاخەوانی کوردستانیشەوە ئیترە چینە سەر شاخەکان بەمە ئەی پێوین و تا ئێستا تقریبان وەک گروپی خۆمان 3 لۆگۆمانداناوە بەمە ئیتر کە ئەم شاخە لۆگۆمان بۆ دانە ئاشناوێ بە گروپەکانی تر لە کوردستان پەیوەندیمان پێواکەن ئێوە ئەو شاخە چوونە تازەیە چۆن و چۆن نیە تعلیماتەکانیان نوێنی و ئەبین بە ڕێبەریان و ئێمە شەروەها ئەمە ئیشی ئەوەیە شاخەکانمان بۆ پێوێت ئەوە زۆر زەروریشە لەبەرەوەی تۆ هەر ئەوە یەکسەری ئەمە بەری تو لۆگۆیکی بۆ دانێ ئێمە بەرنامە ڕێژی بۆکەی مەسەرم بۆ نمونە پانتا و بەردەبۆرماندانە پێش وەخت کاکە حەمە و ئەو بیرمان نەچێت 2 ئەندامی کەشمان هەیە کە ئانێرم بۆ مەسەلەن بۆ نمونەڵم بچن ئەو شاخە بپێون بەرزیەکەی بپێون ئەنج لۆگۆ دابنێن کاکە ئاسۆی و کاک دژوارە و کاک شیروانە ئەمانە ئەچەند پێشتر ئەچن بەرنامە ڕێژی بۆکەن هەم ڕێگاکەش ئەدۆزنەوە بەرزیەکەی ئەپێون ئەنجایینەوە لۆگۆیکی جوانی بۆ دروزەکەین و دوایی بە بەرنامە ڕێژی گروپ هەموو ئەچین و کۆمەراسیم لۆگۆکە دانین و ئەگەڕینە ئەوە زۆر زەرورە هەموو گروپێکی شاخەوانی ئەوەی هەبێت بەڵێ کاتە کە کەسانە چن بۆم نەسوود لەم لۆگەی بە تەواتی وەرەگرن ئەوانەی شاخەوانی بن یاخود غێری شاخەوانی بەڵێ مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەو شوێنانەی کە لۆگۆمانداناوە یەکسەری پەیوەندیمان پێوەکەن ئەڵێن ئەچین بۆ ئەو شاخە شوێنەکە لێکی ئەتوان ڕێبەرێکمان بۆ بنێرن یا کاک محەمۆ یاکێک لە کوڕەکان ئەنێرەمەوانی چاودێرن یان ئەندامی دەستەی کارگێڕن ئەیان نێرین لەبەرەوە شوێنەکە شارەزان شاخەوانیش حەزی پێیە کە چوە سەلووتکەی شاخێ لۆگوی لێبێ لۆگۆکە مەسەلەن پێ دەڵێ لە ئاستی ڕووی دەریاوە چەند بەرزی ئەو شاخە حەزی لەوەیە من کە ئەچمە سەر شاخەیە لۆگۆکەی لێبێ خۆشترە ڕسمی لەگەڵاگرم وەکو یادگاری ئەمێنێتەوە لە ئەرشیفی خۆمە بەڵێ ئیسفادەشی هەیە باشە ئەمێ باسی ئەو کۆڵە پشتیان بۆ بکەن بۆ منە ئێوە کە کۆڵە پشتێک ئامادەکەن و بڕیارەدەن شاخەوانی بکەن چیتیایە چی لە خۆ دەگرێت ئەو پێداویستیانە چین کە بە ئەولەویەت دادەندرێ ئێوە لەگەڵ خۆتانایی بن بەڵێ ئەوەی زەرورە ئەڵێ شاخەوان دڵی شاخەوان حەزەکەم بزانم ئەڵێ دڵی شاخەوان پێڵاوەکەیەتی پێڵاوی باش لە شاخەوانیە یعنی ئەوەی زۆر زەرورە یەکەم شت پێڵاوە تایبەتمەندی پێڵاوی شاخەوان جیایە بۆ کوڵگەشت جیایە بۆ گەشتی ناو بەفر جیایە بۆ گەشتێک کە مانەوەی تیابێ جیایە کۆڵە پشتیش ئەوەی تی ئەکرێت ئاو زۆر زەرورە کە پێ بێ خواردنی وشکە مەسەر میوە وشکەکانە یەک ژەم خواردنی تیابێ خواردنی قورس نابێت تۆ ئەچیت کالۆری ئەسووتێنی نەک خواردنی قورسبەری نابێت میوە ئەبین لەگەڵ خۆمانە شتێکی داخستنی تایە ئەگەر بۆ شەومانەوە بێت کیسەخەوی تایە لەگەڵ خەیمەی تایە خەیمە یەک ڕۆژە ئەمە خەیمەیە بۆ گەشتی شاخەوانی نابێت بەڵێ ئەوە بۆ گوڵگەشتێکە بێت کە هین بێت ئەوەی زۆر زەرورە کە لە کۆڵە پشتەکە تا بێت کوپێک بۆ ئاو خواردنەوە تاقمی
کەوچک و چەتاڵ ئەمە زۆر زەرورە ئەمە تاقمەکەی تاقمی ئەم سنوقی فریاکەوتن ئەمە زۆر زەرورە هەموو شاخەوانێک ئەمەی پێبێت لەبەر ئەوەی جاری وایە تووشی بەڵێ تووشی برینیاریەگەوی بڵێ ئەمە بۆ فریاکەوتنی سەرەتاییە خۆشبەختانە ئێمە دەوری فریاکەوتنی سەرەتاییش هەم ئەویش بینیوتی میش خۆم سێ دەوری فریاکەوتنی سەرەتایی بینی و زۆر زەرورە دەوری فریاکەوتنی سەرەتایی ببینی ئەمە لەزگەیتە بۆ برینێک یان من هەر مەڵحەمی سوتاوی ئەوانی تێجارێ تووشی حاڵەتێکی سووتان نەبی ئاگر سند چایەگە ڕژەیە شتێگە ئەوە زۆر زەرورە ئەوەی زەرورە ئەم گیتەرە باتوم زۆر زەرورە لە شاخە ئەبێ بەلایانی کەمەوە دوو باتوم شەخانی ینی دوو دانی پێبێ دوو دانە پێبێ لەبەرەوەی تۆ قورسایی جەستەت ئەکەوێتە سەر هەردوو چۆکت ئەم قورسایەکە ئەگەڕێتەوە ئەگەر تۆ هەردوو دەستت ئەوە بەکاربێنی ئەگەڕێتەوە ئیتر ئەوەی زەرورە حەبل هەنێجار ئاسانگیە بزانم ئەم حەبلە ئێوە بۆ شەخانی بەکارێنن کاک محەممەد یاخود بۆ بەردەوانی سوود ئیسفادەکەی چیە بێت بووم لەگەڵ ئێوە لەگەڵ خۆتانایی بن بۆ گەشتە ئاسانەکان طبیعی حەبلەکە پێویست ناکە بەس بۆ هەنێ جێگا چیت ئەبێ حەبلێ پێ بەدەر لەوەی بۆ بەردەوانی هەموو ئیشەکە بە حەبلەکرێ بەس بۆ گەشتەکانی تریش حەبل پێویستە مەسەرەن جاری وایە دابەزین لە ئەشکەوتایە چیتە ناو ئەشکەوتەوە حەبلە پێویستە یان لە شاخی بەرزەوە جێگاکەی عاسیە تۆ تازە ڕۆشتی ناتوانانی هەموو ڕێگا بگەڕێتەوە ئەتوانانی بە حەبلەکە دابەزیت بەنسبەت ئەمانەشەوە گەشتەکان وەکو دادەباریش باسی کرد گەشتی ناو بەفر ئەوانە ئەمە قوڵینگە بۆ بەفر بەکارێک لە کاتی خلیسکان ناتوانانی خۆتی پێ بگریتەوە ئەوەش کرامپورە لە ژێر پێڵاوە بەسترێت هەردووکی بەڵێ لە ژێر پێڵاوەکانە بەستێت چونکە بەفرەکە جاری وایە ناتوانانی سەرکەویت وا بەستێتی بە پێڵاو لە شاشەکە نیشانەیە جەوێکی بەفراوی و ساردە کاتە پێویستە ئەمە بەکاربێت ئەوە هێشتا زۆر نانەی بەستووە بەڵام هەیە گەشتەکە لەوە بەفری زۆرتر تیا ئەبێ ئەوە بەستی زۆر شاخێکە کە ئێوە سەردانتان ژیلوانە ئێشتا ئەو کاتێ بڵین طبیعی بوو خۆرەقا بوو بەڵام کردێ بەفرێکی زۆر کرد بوو بۆ بەفر و تەم و یعنی زۆر ئاستەنگیمان بۆ دروست بوو گەشتێکی تا بڵێ سەختیش بوو چاوەڕوان نەکراو بوو چاوەڕوان نەکراوە بۆیە ئەبێت تۆ دایمە پێداویستی خۆت پێ بە لە هەمووی زەرورتر گیتەرەکانە لە قاستیە بەستی لە کاتی بەفرانە ئاو بچێتە ناو پێڵاوەکانەوە بڵین تەڕبێت یان لە وشکانیە ماروشت لە دوو پشکشتە و پارێزێمە وەک کەفەرێک وایە خۆمان بە کوردی پێڵین پوزەوانەوە ئێستا بۆ بە گیتەر ئەوە پێداویستەکان ئەبێت هەموو کەسێکی بێ لە شاخە پێ ئەوانە ناتوانێت چونکە زەرورە ئەبەسترێ لە پێچێتە ژێر پێڵاوەکەتەوە ئەمە ئەبەسترێ لە قەیتانی یەکەمی پێڵاوەکە دوای ئەمە تونەکرێت یەتا ئێرەیە هەم لە مارومێرومان پارێزی هەمیش جاری وایە بەفرە بۆی بەفر نەچێتە ناو پێڵاوەکانمان زۆر زەرور لە کاتی پێ بێ باشە ئەو پێداویستیانێکی ئێوە بۆن ئاماژەتان پێ کرد پێویستە لە هەموو وەرزێکە هەر هەمان شت بێ یاخود وەرز بەپەی وەرزە گۆڕێ بوون ئاماژەتان بۆ کرد کاتێ ئەمە شەختە بێت لە هەمان کاتدا وەرزەکە سارد بێ گەر بێت وەرزەکە هایم بێ ئەمانە بە تەواتی گۆڕانکاریان بەسەردادێت بۆ منە بەپەی وەرزەکان پێداویستیەکان بگۆڕن بەڵێ بەپێی وەرزەکان پێویستە مەسەرەن ئێستا لە هاوینە ئێمە تاو ئەوە لا ئابین و قوڵنگەکەش لا ئابین لە باتیەوە مەسەلەن کڵاو و ڕووپۆش و ئەم شتانە بەکارێنین باتومەکان و ئاوی زیاتر و ئەو بوفانە بەکارێن بۆی دەم و چاوان نەسووتێت ئیتر هەر فەسڵۆشتی خۆی جیایە بەڵێ بابینە سەر خواردن خاتوبار ئێوە کە خواردنە بن بۆ نمونە ئەمەژە بۆ کرد شتیکان بێت بەڵام گەشە لێمانەوە ئەوانەی چین ئێوە بە زەڕوریەت ئەزانین بیبن بۆ منە بەشێکیان شەخەوانیەکەن لەوانەیە نەخۆشێکی درێژخایانیان لەگەڵدا بێت یاخود تەمەنێکی زۆریان هەبێت ئەمانە بە تەواتی ئەگۆڕێ بۆ هینی گەشتی شەومانەوە زەرورە خواردن بەرین لەگەڵ خۆمانە هەیە خواردنی ئامادەکراوەیە نێ مەسەر بۆ نمونە خواردنێکی بچووگە کاتە ناو مەنجەڵێکەوە یان خواردن هەیە لێ ئامادەکراوە لێ گەرمەکرێتەوە زۆر زەرورە خورما زۆر زەرورە پێوت بێ لەبەرەوەی خورما ئینەرژیکی باشی تایە تاقەیەکی باشی تایە کە تاقە دەیاتێ ئەوەی زەرورە ئاو زەرورە ئێمە چون شەومانەوەمان کرد لە هین بێکۆدیان ئاومان زۆر پێبوو وەلە ئەو هەمووی کانی و ئاوێکی زۆر ئاوێکی سازگار ئەمانتوانی ئاوێکی کەمتر بەرین لەگەڵ خۆمانە چونکە تۆ زۆر بەڕێڕێ 6 سعات بە پێ ئەڕۆی جاگەر بێت و جانتاکەش ئەو قورسی هەرەوە نییە تۆ
خواردنە پێبێ جانتاکە کۆڵە هینتیا خەیمەی شەمانەوەی تایە کیسە خەوی تایە ئەبێ دوو دەستجل لێ پێبێت چکە تۆ کاڕۆی عراقەکەیتەوە ئەگە بێت و بەو جلە عراقاویانەوە بخەویت شەو سەرما دەبێت بێ جلانە بگۆڕیت بەلانی کەمە بێ جوتە پێڵاوی زیاد پێبێ ینی ئەو کۆڵە پشتێک کە بۆ شەومانەوە بەکارێنی لەگە کۆڵە پشتی ڕۆژێکی ئاسایی زۆر فەرقی یەک ڕۆژە فەرقیەیە لەبەروی تۆ یەک ڕۆژە ئەڕۆیت و ئەگەڕێیتەوە بەس کە شەومانەوەی تیاابێ ئەبێ خوارد حسابی خواردنی سێژەم بکەیت ئەبێ حسابی ئەوە بکەیت جلی زیاد پێبێ کۆڵە پشتەکە و کیسە خەوێکی باشی تیاابێت چکە گۆمی بێکۆدیان ئێمە مانگی 6 ڕۆژتین بڕوا بکە لەوێ 15 شتێکی وا بوو ڕێواز تازە لەوێ پێگەی هەمووی بەفر بوو یعنی لە شەوە پلەی دەرەجەی یەتە ژێر سفر یعنی ئەچێتە چەند دەرەجەیە دەرەجەیە ژێر سفر ینی ئەمانەوەی ئاستەنگی بۆ دروست دەبێت حسابی خۆکەی ئەو کۆڵە پشتێک کە ئەیبێ بۆ شۆمانەوە شتی ضروریاتی تیاابێت. کاک محەممەد خاتو بەهار ئاماژەی بۆ کرد کابوونە 6 سعات ئێوە ڕێدەکەن وێ بزانم بەردەوامی لە ڕێکردن دەبن یاخود بۆ منەکات ئیسراحەتەکانتان چۆنە مێننەوە بەپێی ئەو کەسانەی کە گەربێت و بە گروپ چەند جیاوازی دەبێت؟ ڕاستە دوو جۆر ئیسراحەت هەیە لە شاخە یەکێکیان ئەوەیە کە ڕێستی کورتکوت وەرەگری بۆ نمونە 25 دقە 30 دقەیە گەڕۆیت ڕێستێکی 3 دقەی وەرەگریت پێویستەوە تا هەناسەیەکە بۆ گەڕێتەوە ڕێستێکی تریش هەیە ڕێستی درێژەوە لە کاتی ناخواردنەوە ڕۆیان ڕۆیات مەسەنە سعات 12 و کاتە ڕێستەکە وەرەگری هەتا نانوشتەکە ئاخرێت دوایەوە دەسەکرێتەوە بە ڕێکردن دوو جۆر ڕێسمان هەیە ئەو دوو جۆرەیە هەرچەندێک بۆ ڕێستەکە بێت کێشە نابێ بۆ دوای دووبارە دەست پێکردنەوە هەر کاتی ناخواردن تەواو بوو ئەبێت دەست پێ بکرێتەوە بەڵام وا باشترە هەر جێگایە کە تۆ بۆیە چیت بەپێی یاسای شاخەوانی لە سەعات یەک تێپەڕی کرد ئیتر ئەگەر نەگەشتە ئامانجەکەش ئەبێ بگەڕێتەوە چونکە تۆ نازانی دوای چی و بەسەرێت چەند ساعتی تر ڕێیەکەیت ئەبێ بگەڕێتەوە چونکە تۆ نازانی لەو شاخی کە بوویەتی چی لێ ئێستا شاخەکانی خۆمان مەسەلەن گورگی هەیە شتی هەیە شاخەکانی پیرەمەگرونەوەوانە هاوڕێیان بینیویانە لەوێ کە تۆ نەگەشتیتە ئامانجەکە سایەک بوو بگەڕێتەوە باشترە زۆر جا سەلامەتی لە پێش هەموو شتێکەوەیە. قانونی کاکە حەمە پێکرا ئاماژی پێکە قانونی سعایەک هەیە و قانونی شاخەوانیە لە زستانە لە هاوین قانونی سعات دوو هەیە ئەگەر 100 متر ما بێ بگەیتە لۆگۆ یعنی کە گەشتیتە ئەو کاتە ئەبێ بگەڕێتەوە لەبەرەوەی بۆ گەڕانەوە ئاستەنگی بۆ دروست دەبێت ئەوە زۆر زۆر زیاتر ئاستەنگیەکان چی؟ ئاستەنگی ئەو ئاماژەی پێکرد مەسەلەن شەو لێ بەسەریە ئاژەڵەکانی شەوای لە دەرەوەیان ئیتر جاری وایە تۆ لایت پێێنێ وەڵە پێویستە تۆ ئەگەر گەشتەکە یەک ڕۆژەش بوو دایمە هەر لایت پێ لایتمان پێ جانتای دایمە لایتی پێ بێت بەس ئەوەیە بگەڕێتەوە باشترە جاری وایە تۆ هەر خۆت نیت زۆربەی زۆری مەسەرەن بۆ گەشتەکان مناڵە لەگەڵایان پیاوی بەتەمەنیان ئافرەتە لەگەڵایە تۆ نابێ بەس سێری خۆبکەی کە ئەتوانیت دەبێت ڕەچاوی ئەوانیش بکەیت. خاتو بەهار بۆم نێستا کەسێک ئێمە بینێت بیۆ بەشداری بکات لە گروپەکەتان چۆن بەشداری بکات لە هەمان کاتدا مەرجەکانی هەیە بۆ شاخەوانی یەخۆ چۆنە بەگشتی؟ ئێمە مەسەلە بۆ نمونەیەکی پەیوەندیمان پێوەکە لە هینمان هەیە پەیجمان هەیە پەیجەکەمان هەر بە ناوی گروپی شاخەوانی بەهارەوە لە ئینستاگرام و لە فەیسبووک یان خەڵکی کە هەیە پەیوەندیمان پێوەکە بە ڕووی ناسیاوێتیەوە ئێمە یەکسەری پێڵێن ئەڵێ شاخەوانی کردووە پیادڕەوی کردووە چۆنی نەخۆشی درێژخایەنە نییە مەسەرەن یەکسەری لێ پرسم کێشت چۆنە ئەو شتانەی لێ پرسم ئەنجا یەکسەری پێڵێن ئەبێت تۆ بێت گوڵگەشتێ بکەی لەگەڵمانە گوڵگەشت شاخی تێناکەوێت پیادڕەویەکی زۆری تێکەوێت لەوێ بۆمان تاقیێ بێتەوە ئەو کەسە ئاەتوانە ئەوەی هەیە لەگەڵمانە شاخەوانی بکایاننا لەوانەوە ئێمەینە سەر ئەوەی کە ئەو کەسە بیێنی بیکەین بە ئەندامی گروپەکەی خۆمان یا بیێ بە بەردەوامی گەشتمان لەگەڵا بکە ئێمە یەکەم گەشتکە دەستمان پێکە چوینە تونی بابە تونی بابە بەڕاستی لە هاوی ناڕۆشتین پیادڕەویکی زۆر زۆری تایە و هەمووی بەردەڵانە لەوێ ئێمە خۆمان بۆ تاقی بووە دوای ئەوە ئەنجا دەستمان نایە گەشتی دوو هەموو سێم ئەنجاوردەوە دەبەرە و گەشتی سەخت ڕۆشتین لە وەرزی بەهارە عادەتەن گەشتی سەخت هەیە بەس کە ئەکەوینە هاوینەوە لەبەر ئەوەی شاخەکان گەرمە و پلەی گەرمی بەرزە یین گوڵگەشتەکەین بۆ ئەو شوێنانەی کە پیادڕەوی تیەکەوێ مەسەلەن بۆ نمونە زیاتر درەخت و چەم و ئاو و شەلالی تیەکە ئەچین بۆ گەشتانە
بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان ئازێتان سپاس کێشا بۆ ئێوەش. سپاس بۆ ئەم پێداویستی و کەلپلانی کەمڕۆ لە ستۆدیۆ ئامادە و بێگومان ئەوانی کە یەکەم جاریان بێت یاخود بیانە شاخانی ئەنجامن ئەزانن کامە ضرورەتە کامە ئەولۆتیە لەگەڵ خۆیاندا پێویستە بیبان سپاس بە زانیاریەکانتان زۆر سپاس بۆ خاتۆ بەهار ساڵح کارگەچی و هەروە کاک محەممەد ڕەسوڵ زۆر سپاس دەستان ساغ بێت. دەستان ساغ بێت. لەگەڵتان بەردەوامین بەڵام و چانێگەرەگرین